ئەو ڕیزبەندەی کە لەلایەن دامەزراوەی تایمز هایر ئیدوکیشنەوە کراوە و با خۆشحاڵیەوە زانکۆی سلێمانی پلەی یەکەمی لەسەر ئاستی زانکۆکانی عێراق و هەرێمی کوردستان بەدەستێناوە. بە ناوی دەستگای میدیای کورساتەوە پیرۆزبایی لە خوێندکاران و مامۆستایان و زانکۆی سلێمانی و شاری سلێمانی و هەرێمی کوردستانی ژەکەین و بە هیواین ئەم سەرکەوتنە بێتە سەرەتایەک و سەرکەوتنی زیاتریشی بەدوا بێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بە سوپاسەوە بەڕێز مامۆستا توانە سەعید بەڕێوەبەری تەکنۆلۆژیای زانیاری زانکۆی سلێمانیمان لەگەڵدایە لە ستۆدیۆ. مامۆستا توانە بەخێر بێی. زۆر سپاس. سپاس کاتی خۆ بێن ببەخشی. زۆر سپاس. زۆر سپاس. مامۆستا توانە با سەرەتاوەرەوە دەست پێ بکەین. ئەم ڕیزبەندیە کە لەلایەن دامەزراوەی تایمز هایر ئیدوکیشنەوە کراوە لەسەر چ بنەمایەگەکرێ؟ سپاس سەرەتا سپاس بۆ ئێوەی بەڕێز پیرۆزبایی خۆمان ئاراستەی پێش هەموو شتێک خەڵکی شاری سلێمانیەکەین. زانکۆی سلێمانی زانکۆی دایکە، زانکۆی شارە حیاتەکەیە و پیرۆزباییشمان ئاراستەی سەرۆکایەتی زانکۆ ئەو تیمەی کە هاوکار بوون لەگەڵمانەوە مامۆستایان و توێژەران و خوێندکاران. ئێمە سەرەتا باوە بەوە دەست پێ بکەم پارساڵ بوو لە کورسار نیوزەوە باسی یەکێک لە هەڵسەنگاندنی پێوەرەکانی ترمان کرد و لەم کەناڵە بە ڕێزەی ئێوەوە باسی ئەوەمان کرد کە ئێمە پلانێکی ساڵێکی تر پلانمان ئەوە هەیە کە لە یەکێک لە دامەزراوە نێو دەوڵەتیە گەورەکان هەڵسەنگاندن بۆ زانکۆی سلێمانی بکرێت کە تایمز ئیدوکیشن بوو بە خۆشحاڵی ئەومەشمان کرد. ئێمە لە ماوەی ساڵی ڕابردووە بەچڕی ئیشمان لەسەر ئەوە کردووە کە کواڵیتی خوێندن بە نێو دەوڵەتی کردنی زانکۆکانمان ببینە ئاستێکی باڵا لە دامەزراوە نێودەوڵەتیەکان. دامەزراوی نێودەوڵەتی تایمز پێوەرەکانی زۆرە بەڕاستی، بەس ئەو پێوەرانی کە زۆرتر فۆکەسی خاتە سەر بریتیە لە تیچین واتە بریتی لە ژمارەی خوێندکاری دکتۆرا لە چاو خوێندکاری بەکالۆریۆز، ژمارەی ئەو مامۆستایانەی کە خوێندکاری کە بە هەڵگری بڕوانامەی دکتۆران و داهاتی زانکۆ و ناوبانگی زانکۆکان. ئەمە یەکێکە لە پێوەرە ئەساسیەکانی کە ئێمە خاڵێکی باشمانتیا وەرگرتووە و خاڵێکی تریشی بریتە لە ژینگەی توێژینەوەکانمان، ژمارەی توێژینەوەکانمان و خاڵێکی تریشی بریتە لە کواڵیتی ئەو توێژینەوانەی کە ئەکرێ. ئایا ئەم توێژینەوانە بۆ بازاری کارە بێت، کواڵیتیان چۆنە، ئاستیان چۆنە، کاریگەری چۆنە و خاڵێکی تریشیان بریتە لە بابەتی ئیندەستری ئەوەی گواستنەوەی زانیاریەکان، ئەو فەندانی کە هێنیتە زانکۆ و خاڵی ئەخێریشان بریتە لە بە نێودەوڵەتی خوێندکاری ئینتەرناشناڵ. ئایا ڕیسێرچ بێ، ئایا مامۆستای نێودەوڵەتیت هەبێ، ئایا خوێندکارەکانت نێودەوڵەتی بنبیان نێریت و بینێتەوە. بەداخەوە ئێمە لەم خاڵی ئەخیریشە ئەگەر گۆڕانکاریمان بکردایە باشتر بوونە باشترە بوون. ئەو پێنج خاڵی ئەساسیە یانی سەرێکیە، بەڵام بەڕاستی زۆرن ئیتریش پێنجە سەرێکی. بەڵێ مامۆستا توانە ئەم ڕیزمەندیە نوێ یاخود کە زانکۆی سلێمانی پلەیەکەمی لەسەر ئاستی هەرێمی عێراق بەدەستێناوە، ئەمە بەرپرسیارەتی زیاتر ناخاتە سەر ئەستۆی زانکۆی سلێمانی بۆ ئەوەی وەک بەڕێزت ئاماژەت پێیا لە ڕێی کوالیتیەوە باشتر و باشتر بکرێت لە داهاتووە؟ قسەکەت زۆر دقیقە. ئێمە ئێستا تمۆحی ئەوەمانەیە کە ئەمە بەرپرسیارەتێکی خۆی چوون بوون بە یەکەم ئەمە دەستکەوتێکی گەورەیە، بەڵام بەرپرسیارەتیەکەشمان گەورە بۆ کە چۆن ئەم دەستکەوتە دەست پێوە بگرین و بیپارێزین. دڵنیا بن ئێمە تمۆحی گەورەترمانەیە و ئامانجی گەورەتر لە مەشمانە هەیە، ئیشەڵڵا یعنی باشتری ژەبین ساڵانی داهاتوو. بەڵام چۆن لە ڕابردووە ینی هەر لەم بەرنامەی بەڕێستانەوە ئێمە لە زانکۆ کێشەی زۆر گەورەمان هەبوو، کێشەی داهاتمان هەیە، کێشەی ئەو قەیرانە داراییەمان هەیە لە هەرێمی کوردستانی گوتووەتەوە و کێشەی ئەو قەیرانە داراییەمانەیە کە بەرامبەر سلێمانی ژەکرێت لە ناو خۆمان. بەمە کۆڵمان نەدا زانکۆمان گەیاندا ئەمە ئاستە دڵنیا بە هاوکاری هەموو لایەک و بەوانی کە هاوکارن پشگیرن لەگەڵمانە بەردەوامە بین و زیاتر ئیشیشی لەسەرەکەین. بۆ ئەمەش چیمان کردووە بۆ ئەوەی زیاتر دەست بەم بابەتەوە بگرین، ئەو ڕکوایرمێنتانی ئەو پێداویستیانی کە ئەزانین کاریگەریەیە لەسەر بە نێودەوڵەتیکردن و باشترکردنی کواڵیتی زانکۆکانمان ئیشی لەسەرەکەین، هەم لە ڕووی تەکنەلۆژیایەوە بایەخێکی زۆری پێدەین و هەم لە ڕووی ئەوەشەوە کە ئێمە بە بۆڵۆنیا پرۆسسمانەیە کە خوێندنی کواڵیتی خوێندنە ئەگۆڕێت، خوێندنێکی نێودەوڵەتیە، پلتفۆرمی تایبەتمان هەیە بۆی و هەموو پرۆسەکانی بەڕێوەبردن چ کارگێڕی چ زانستی ئەوانی کە ڕەتی بە خوێندکار و ستافەوە هەیە ئێمە
با بڵین بە ئۆنلاینمان کردووە تەکنەلۆژیامان تیا بەکارهێناوە کە ئەمەش هاوکارێکی زۆر باشمان دەبێت لە باشترکردنی کواڵیتی خوێندن واتە ئێمە هەل ئێسەوە ئامادەکاریەکەن چونکە لە ماوەکانی ڕابردووە پلتفۆرمی بۆڵۆنیامان لە زانکۆی سلێمانیەوە ڕاگەیان پاشان ئێستا کە حالیەن ئەوە بوو لەسەر ئەرکی سەرۆکی یەکێتی سەرۆک بافڵ خزمەتگوزاری بە شەناوخۆیەکان بە ئۆنلاینمان کردووە بە ئەلکترۆنیمان کردووە کە پێویست ناکە خوێندکار ئەو هیلاکی لۆدە زۆری بکەوێتە سەر سەردانی زانکۆ بکە بۆ تەنها وەرگرتنی ژوورێک کە پێویستەکە خۆی کە سوکاری زەحمەتیەکی زۆرمان دروستە کرد ئێمە ئەمساڵ خوێندکار بە شێوەیەکی ئەلکترۆنی ئەکات و ئەمەش دلیلە لەسەر ئەو قسەی کە ئەمان کرد هاوکاری و سەپۆرتی خزمەت گوزاریەکانی بەشە ناوخۆیەکان کە سەرۆکی یەکێتی ئەو فەراغی کە حکوومەت هەبووە پڕی کردووەتەوە ئەوە نەتیجەکەیەتی کە ئەیبینی کواڵیتی زانکۆکان زانکۆکەمان باشتر بووە چونکە زۆر جار هەل لە ناوەندی ئەکادیمیش ئەو پرسیارە لە ئێمە کرێ بۆ هەموو قەیرانەوە بۆ هەموو کێشە گەورەوە یعنی چی ئەم زانکۆی ئێوە یعنی هەر بەرەو پێش چووە باشتر چووە خۆ تایمز هایر ئیدوکیشن پێوەرێکی جیهانی نێودەوڵەتیە معتەبەرە یەک سێ پێوەری زۆر گرنگەیە ئەوە تایمزە QS لەگەڵ شەنگەهایە تر تایمز ئەمە دامەزراوەیەکی جیهانی و هیچ مناقەشەیەک وەرناگرێ ئەمە دووبارەی ئەەکەینەوە لە ماوەکانی ڕابردووە ئەو قەیرانە داراییەی کە تەسیری هەبووە لەسەر زانکۆ بۆمان پڕکراوەتەوە هاوکاری کراوین فراغی حکوومەتمان بۆ پڕکراوەتەوە لەلایەن سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە حکوومەتیش کاقوبات خودی خۆی هاوکارێکی باشمان بەڵێ مامەسا توانە ئەگەر بگەڕێنەوە ساڵانی ڕابردووە ئەو کاتەی پۆستی سەرۆکی حکوومەت لای یەکێتی نیشتیمانی کوردستان بوو باخێکی تەواو درابوو بە خوێندنی باڵا بە تایبەت بەرنامەی تواناسازی بایەغدان بە زانکۆکانی هەرێمی کوردستان پرسیارەکەم ئەوەیە کاتیەوە نهاتوە ئەم ڕێرەوە ڕاستپێتەوە ئەلبەت خۆت ئاماژت پێ بەڕێز باڤڵ تاالبانی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو هاوکاری زانکۆی سلێمانی کردووە گوێی لە خەم و ئازار و مێنێتەکانی خوێندکاران گرتووە بەڵام لێرە پرسیارەکەم ئەوەیە کاتیەوە نهاتوە حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان بایەخی زیاتر بن بە زانکۆکانی هەرێمی کوردستان بەتەئکید لە 7 ساڵ و نیوی حکومڕانی هەرێمی کوردستانە 2 ساڵ کەمتر حکوومەت بەدەستێکێتیەوە بۆ هەموو ئینجازەکان دیارە لە ماوەی 2 ساڵەیە بەڵێ ئێمە ناوەندێکی ئەکادیمین ینی لەم ناوەندە ئەکادیمیەیە حتمما ئەبینین بۆ سێرچەکەین کاریگەری ڕاستەوخۆی لەسەر زانکۆکانەیە ڕۆژەی تواناسازیمانە بووە کە هەر لەلایەن یەکێتیەوە سەرۆکی حکوومەتی لەلا بۆ جێبەجێ کراوە تواناسازی یعنی بەڕێستان نەتوانێت بنکۆڵکاریە بکەین چەندین هەزار خوێندکار بۆ یەکەم جار لەسەر دەستی ئەو بەرنامەی یەکێتی چوونەتە دەرەوەی بوونە خاوەنی ماستەڕوانامەی ماستەر و دکتۆرا کە ئەمە یەکێکە لە پێوەرە ئەساسیەکانی بەنێو دەوڵەتی بوونی زانکۆکانە لە دوای ئەو بەرنامەی یەکێتیەوە ئەگەر بەهاتایە درێژە پێدەری ئەم بەرنامەی یەکێتی بواە ئێستا ینی زانکۆکانمان لەمەی هەیە ئێستا باشترە بوو ئەمە لەبەر ئەوە گرنگە و بە تەئکید ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی بۆ ئێمە کێشەی گەورەمانەیە لە زانکۆ ینی لە ڕووی زانکۆوە بۆ ئێمە داهاتەکەمان ناهێڵن داهاتی زانکۆ ئەو داهاتی کە خۆشی هەیە سەرف بکرێت ینی بۆ نمونە دنیابینینی با بڵین هەم سەرۆکی یەکێتی هەم کاقوبات بۆ زانکۆ بە تەواوەتی جیاوازە لە هەرتوان بڵم سەرۆکی حکوومەت لەوەی کە زانکۆکان پێویستە سەربەخۆ بن و داهاتیەکەی خۆیان سەرفی بکەن و هاوکاریش بکرێن و تەمیل بکرێن و سەربەخۆ بکرێن بۆ ئەوەی ئینجاز و دەستکەوتی گەورەتر بەدەست بهێنن. بەڵێ بەڕێستوانە سعید سەرۆک پاڤڵ لە پەیامی پیرۆزباییە بۆ زانکۆی سلێمانی ئاماژەی بەوە داوە بەبێ جیاوازی ئێمە پشتیوانی سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستانە بین بۆ چونتان لەو بارەوە قسەکەی دقیقە و تەواوە بۆ لەبەر ئەوەی کاتێک کە خوێندکاران کێشیانە بوو لە سلێمانی بەڕێزیان ئەو فەراغی حکوومەتی پڕکردەوە یەکێتی چەند جارێک لەگەڵ خوێندکاران دانیشت زیاد لە 12 ساعت لەگەڵ نوێنەری خوێندکاران دانیشتووە بەڵێ کێشەی بەشە ناوخۆیەکانی چارەسەر کردووە و هاوکاری مادی ئەوەی کە حکوومەت نەیتوانیوە بیکا بۆ زانکۆی کردووە لە بەشەکانمانە لە بەشی کۆلێجی پزیشکی هەر ئێستا حالێن لە کۆلێجی پزیشکی ددان لە دەرمانسازی لە تەکنەلۆژیای زانیاری لە لای ئێمە باشترین سیستمی خزمەتگوزاری بەشە ناوخۆیەکان کە ئێستا لە ئیشکردن تەواو بووە و ئامادەیە بۆ ساڵی نوێی خوێندن بە ڕێزیان تێچووەکەی وەرگرتووە ئەم
ئەم هاوکاری بەڕێزی بۆ ئێرەش بووە و بۆ سەرجەم زانکۆکانی تریش بووە ئەوانی کە لە دەرەوەی سنوودی پارێزگای سلێمانین و بە ناڕاستەوە خۆ کاریگەریشی هەبووە لەسەر ئەوانە کە ئەو پەیامانەی و ئەو دنیا دیدی کاک بافڵ تەسیری هەبووە لەسەر ئەوەی لانی کەم لە هەولێریش تۆزێک ئاگان لە زانکۆکانی خۆیان بگینا بە تەکید ئەو هاوکارێک و پاڵپشتێکی تەواوی زانکۆکان بووە لەم سنوورە بەبێ جیاوازی. بەڵێ بەڕێز توانە سعید من دوا پرسیاردا ڕاستاکەم زانکۆی سلێمانی بەنیازە بەشی نوێ بکاتەوە لە ساڵی داهاتوودا؟ بەڵێ ئێمە لە زانکۆی سلێمانی بە دراسەیەکی ورد یەکێک لە کێشە گەورەکان کە ئەگەر دیقەت بین پرۆژەی با ئەوەی کاک خوبات سەرپەرشتی با بڵین سلێمانیەکی زیرەکەکە ئێمە زیاتر بەو دیدگایی بەڕێزیان هەیەی لە بڕێوەبردن و چاکترکردنی کواڵیتی زانکۆکان پلانی زانکۆش گۆڕاوە ئێمە بیرمان لەوە کردوێت ئێمە لە ماوەکانی ڕابردووە بڵێ بەشی نوێمان کردوێتەوە بەشی ئەندازیاری کۆمپیوتەرمان کردوێتەوە بەشی گرافیک دیزاینمان کردوێتەوە چەند بەشێکی دریشمان کردوێتەوە کە ڕەتی لە ڕووی ژینگە و پەیوەست بوونی بە لە کۆلێجی کشتتوکاڵ لە زانکۆی سلێمانی دراسەیەکی ورد ئەکرێ وردە ئەو بۆشاییە پڕەکەینەوە کە خواستی بازار و زانکۆکان چۆن بتوانن خواستی بازار پڕ بکەنەوە بەڵێ بەردەوامین لە کردنەوەی بەشانەوە لە ماوەکانی ڕابردوش لە پار ساڵ دەستمان پێکردو و بەردەوام. مامۆستاتوانە سعید بەڕێوەبەری تەکنۆلۆژیای زانیاری زانکۆی سلێمانی سوپاس ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵ مابوون سەرکەوتوو. سوپاس بۆ ئێوەش زۆر سوپاس.